جیاواز لە کۆبوونەوەکانی دیکە ڕێکخراوی کوردستان 8 حیزبی پارێزگای هەڵەبجەی لە ئاستی بەرپرسی مەڵبەندەکان کۆکردەوە بۆ ئەوەی هەنگاوێکی تر بنرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە تاکو ئێستا بەوەی ناکۆکی و ڕێگنەکۆتنیان ئەنجومەنەکە دروست نەکراوە. هاوشەوەی سەرجەم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانیش ئەنجامی کۆبوونەوەی ئەم جارەشیان لە کۆبوونەوەیەکی دیکەدا ئاشکرا دەکەن. و لایندەیەکی نزیکدا مژدەی پێکهێنانی ئەنجومەنەکە بە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە دەدرێت. کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی کۆتایی نەبوو، کۆبوونەوەی داهاتوومان ڕۆژی یەکشەممەیە، ئەوە کۆبوونەوەی داهاتووە بێ بڕیاری کۆتایی لەو کۆبوونەوەیە هاترێ، بەڵام بە خۆشحاڵیەوە هەم برادەرانی پارتی دیموکراتی کوردستان و هەم سەرجەم لایەنە سیاسیەکان بیربۆچوونی تازە و ڕێگاچارەی تازە و ئیقتراحاتی تازەیان پێبوو کە ئومێدی ئەوە لێکرێت کە لە کۆبوونەوەی داهاتووە بڕیاری کۆتایی بکرێت. بەختانە پێشنیارەکان هی ئەوەن کە ئەو مژدەیە بە هاوڵاتیان بدەین کە ئەنجومەنەکە پێک دێت. ئەوەی کە جەنابیان فەرمووی هەر ئەوەیە لە چەند تەرحێک کراوەتە ڕوو لە تەرحەکانە ئەو لایەنانی کە مەشمولن بە تەرحەکان وەڵامی کۆتاییمان بۆ هێنەوە لە ڕۆژی یەکشەمە. دەوترا پێشتر پارتی دیموکرات ڕێگرە لە بەردەم پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و داواکاریەکانی بەپی ڕێژەی دەنگەکانیان نییە، بەڵام ئێستا پارتی دیموکرات بۆ پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە نەرمی نواندووە و وازی لە داواکاریەکانی پێشترێناوە، بەڵام لە بەرامبەردا داوای پێدانی پۆستی چەند بەڕێوەبەرایەت یەک دەکات. ئاسانکاریمان کردووە لەم کۆبوونەوە ئاسانکاریمان کردووە بەڕاستی ئیتر ئەوەیان ناتوانم یعنی ئەوە بکەم وەکو برادەران وتیان نەرمیمان نواندووە دڵنیابن نەرمیمان نواندووە هاتنە خوارەوە هەیە نەرمی هەیە لە چاو مەرجەکانی پێشومانە دڵنیابن. حیزب و لایەنە سیاسیەکان زیاتر لە 35 کۆبوونەوەیان بۆ ڕێکەوتن لەبارەی پێگەێنانی ئەنجومەنی پارێزگاکەوە ئەنجام داوە. تا ئێستا ئەنجامێکی دڵخۆشکەریان بۆ هاوڵاتیانی پایتەختی ئاشتی ڕانەگەیاندووە. هەڵەبجەیەکانیش چاوەڕوان دەکەن پێش 16 سێەم ساڵ کە دەکاتە 29مین ساڵیادی کیمیابارانکردنی شارەکەیان. حیزب و لایەنە سیاسیەکان کێشە و ناکۆکیەکانیان وەلانێن و مژدەی ڕێکەوتن و پێگەێنانی ئەنجومەنی پارێزگاکە بە خەڵکی هەڵەبجە بدەن. ماوەی 2 ساڵیشە هەڵەبجە پارێزگایە و بێبوونی ئەنجومەن کارە ئیداریەکانی بەڕێ دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.